لە سەرەتای ئیمساڵەوە واتە لە مانگی یەکەوە هەتاوەکو ئیمڕۆ زیاتر لە سەروی 5,000 هاوڵاتی هەرێمی کوردستان نیشتیمانیان جێهێشتووە. لە کۆی ئەم سەروی 5,000 هاوڵاتی هەرێمی کوردستان کە کۆچیان کردووە بە نزیکی 1,100 کەس خەڵکی دەڤەری ڕاپەڕینە. بۆیە پێویستە ڕوون بێت لای هەموو هاوڵاتیان کە ئێمە ئەم داتانە دەخینە ڕوو داتایەکان پشتبەستوین بە سەرچاوەکانمان. وڵاتی لیبیا ئیمساڵ بەشێکی زۆر لە کەناراوەکانی تەرابلوسەوە گەنجێکی زۆر هەوڵیان داوە بگەن بە ئیتالیاوە بەشێکی زۆریشی گەیشتووە و چەند کەسێکیش گیراوە لە سەرەتای ساڵی تازەوە تا ئیمڕۆ بە نزیکی 80 کەس لە وڵاتی لیبیا دەستگیر کراوە. لەم 80 کەسە زیاتر لە 34 هاوڵاتی هەرێمی کوردستان ئازاد کراوە و چەند گەنجێکیشمان بەداخەوە لە وڵاتی مالیزیا و تایلەند گیراوە. ئێستا لە هەوڵی ئازادکردنی ئەوانیش داین. ئێستا دەبین ئەم ڕێککەوتنامە واژۆ کراوە بە ناوی یەکێک بۆ ناوە و یەکێک بۆ دەرەوە. دروشمی ئەم ڕێککەوتنامە بەو شێوەیە لە نێوان وڵاتی بریتانیا و فەڕەنسا کە لە ڕۆژی پێنجشەمەی ڕابردوودا واژۆ کراوە. ئەم ڕێککەوتنامە سەرەتا بەوە دەست پێ دەکات لە قۆناغی یەکەمدا 17 کۆچبەر لە وڵاتی بریتانیا بنێرنەوە بۆ وڵاتی فەڕەنسا، لە بەرامبەردا 17 کەسی تر وەربگرن بۆ ناوەوەی بریتانیا، ئەویش ئەو کەسانە کە کەسێکیان لە وڵاتی بریتانیا هەبێت و لە کاتێکی تردا ئەو کەسانەی کە دەنێردرێن لە ڕێی فەڕەنساوە بۆ بریتانیا پێشووتر نابێ هەوڵی خۆگەیاندنیان دابێت لە ڕێگەی قاچاقەکانەوە بۆ وڵاتی بریتانیا. بۆیە لێرەدا بۆ ماڕوون دەبێتەوە کە ئەم ڕێککەوتنامەیە چەند خاڵێکی قورسی تێدایە بەرامبەر بە پەنابەران. بۆیە وەکو باسمان کرد وەرگرتنی مافی پەنابەری لە وڵاتی بریتانیا ئەستەم بوو وەکو پێشووتر نەماوە.